باشە خۆشەویستانی من بەخێر بن سەر چاوان. وڵای عەشرەت یەک زەڕات هینم کێشەم نەبوو کەسیکە دەگەم زانی هەر لەگەڵ خۆم قۆسکە یەکسەر تووشی ئەو هینە بووم نازانم و پژمەوە نازانم ئالم بابەتان تۆ سەری ئەو بێ شانسیەکە. بەرحاڵ هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانی من ئازیزان و خۆشەویستان. ئەم شەیەش کۆمەڵی قسە باسەکەین هیوادارم کە سوودی بۆ هەموو لایەکە بێت و ڕێی خۆمانەی تر ئەکرێ کەس لەگەڵمانە بێ ئەکرێ خەڵکێکی زۆریش لەگەڵ ڕەکانمان بێ بەڕاستی هیچ کێشەیەکمان نییە. هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانم. یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشانیش ئەچنێ ناو قسە باسەکە. خۆشەویستان من بۆ خۆم بەبێ ڕەخنە ناژیم هەمووتان لەبێ ئەو ڕاستیە بزانم چونکە ڕەخنە وەکو خۆراک وایە بۆ من لە حەقیقەتە. مەسەلەن چۆن تۆ مەسەلەن تینوی دەبێت ئەچی ئاوە خۆیتەوە من کە تینوم ببێت تینوی ڕەخنە بەڕاستی ئەبێت ڕەخنەکە بخۆمەوە لە حەقیقەتە. لەبەرەوە کەس نابێت لە قسە باسەکانی من ناڕەحەت بێت و بڵێ کاکە ئارام محمەد ئەوە تۆ بۆچی ئەتۆ کاکە ئارام ماتزە قۆسکەرانە دیار بێ کاکە ئارام وەڵڵی کاکە ئەم شێش کۆمەڵی قسە باسمانە بێ سکولی مۆزوعەکان ئەوە چییە لاوەی شەرجەنگی لە بادینان تەقیلی هەستاندووە خۆشەویستان. جایسەیەکێتیە زانیا لەن چی بەر لەوەی قسە بکەناڵێنەوە کاکەەوە ڕێکەوتنە لە بینی لاهور لە بینی پارتیا بۆیە لاهور چۆ بۆ بادینان نۆقسانی کردو جاخۆ لە سێمانیش نەیە نۆقسانە کردماڵتان ناوەبی هەر کاتی ئێوەی دەباشان لە سێمانی وێراتان بڕۆن لە هەر لە سێمانی ئەو قسانە بکەن کە ئەو لە بادینانە کردی ئەشۆ بیداڵم ئێوە ڕاستەکەن خۆ حاتی نایێن کاکە هەمیشە لەن کاک مەسعود و هەمیشە لەن کاک مەسعود و هەمیشە ئەو قسانەکە حەیە عالمتان بتۆ بەخوا بەڕاستی. بەرحاڵ خۆشەویستانی من ئەم شەو کە کۆمەڵی ڕێی خۆمەڵێم لەسەر کۆمەڵێ شت لە تیرۆری ئەو ئیسماعیل هەنیە و ئەوەی شەوە تۆزێک قسە و باسەکەم من بڕەکانم لەگەڵ زۆربەی زۆری ئەو دوولایەنەیە نییە چونکە ئەو کابرایی کە لە ئێران لە تاران ئاوای لێ هات زۆرێک لە ئیسلامیەکان هینە پێیان ناخۆشە بە نمونە زۆرێکیش لەوانەی تر بەرامبەر بە ئیسلامیەکان پێیان خۆشە. من پێم وایە هەردووشی من بەڕاستی بە خراپەزانم چونکە شەڕەکە و هاوکێشەکە زۆر گەورە و فراوانە و کورد لە باشووری کوردستان هیچ ڕۆڵ و کاریگەریەکی لەسەر ئەو مۆزوعە نییە. تەنها لە سۆشیال میدیا ئەوانە هەم تەرەفەکە جوێن بە یەکتر دەدەن سوکاتی بە یەکتر دەدەن ئەم دەڵێ هەنیە بەهەشتی بوو هەنیە ئاوا بوو ئەو بە پێشەوانەوە بە ترۆریست و بەچی و بەچیە زانێت و ئەلم بابەتانە لە دوجاریش تەنها خۆخاڵیکردنەوەی دش بە یەکتر تەنها و تەنها دڵێشانە لە بەرامبەر یەکترە ئەگینا هیچیان بەڕاستی ڕۆڵیان نییە لەو هاوکێشانە بە هیچ جۆرێک. بەڵێ منیش ئەو قسەی دووبارەکەمەوە کە هەنیە و حەماس جەمسەرێکی شەڕەکان و ئیسرائیلیش جەمسەرێکی شەڕەکەیە و زۆرێک هەن لە دەوڵەتان یارمەتی حەماس و ئەوان ئەدەن لە دەوڵەتانی ئەمریکا و ئەوروپا یارمەتی ئیسرائیل ئەدەن و شەڕی جگە لە ماڵوێرانی و جگە لە کوشت و بڕ هیچ خێرێکی تیانە بۆ مرۆڤایەتی بەڕاستی. بەڵام ئەوەی کە هەیە لێرە ئینسان باسیکە هەنیە بەڕاستی تیرۆر کراوە لە شەڕدا نەکوژراوە ئەگە ئینسان لە شەڕا بکوژرێ بەرهەقە تۆچی بۆ شەڕ لە شەڕەکە ئەکوژێت بەڵام ئەم لە خەوە کوژراوە لە تاران لە بینایەکە بووە و بە ترۆرکردن ترۆر کراوە. با من دنیابینی هەنیشم قبول نەبێ با بڵێن بەڵام ناکرێ ئینسان چەپڵە بۆ تیرۆر و بۆ کوشتوپڕ لێ بدات بەداخەوە. ئەوەی کە من دیقەتم ماوە هەموو ئەو ئیسلامە سیاسیانە بە تایبەتی ئەوانەی کە مایلی ئەم ئەقلیەتەن کە ئەتوانم بڵێم ئیسلامیەکان بۆ خۆی دەیان جۆرن ئێمە یەک خوامان هەیە یەک قورئان هەیە یەک پەیام هەیە بەڵام دەیان ئەحزابی ئیسلامی دروست بووە هەمووشی بە ئێمە ئەڵێن ئێمە ڕاستین ئەوەی ئەو لە بەرامبەرمان ڕاست نییە ئێمە ئیسلامی حەقیقین ئەوەی ئەو لامان ئیسلامی حەقیقی نییە بەڵام من بۆ خۆم پێم وایە هەمویان دووکانن و هەمویان سیاسەتەکەن و هەمویان بازرگان و هەمویان کۆمەڵخە لەسەری ئەژی لە حەقیقەتە بەشێکیشان بەکرێ ژیرا و عەمیلن لە واقعە ئەجینا ناکرێ بەڕاستی ئێمە یەک خوا و یەک قورئان و یەک ئاین و یەک دینمان هەبێ بەڵام ئەم هەموو ئەحزاب و دووکانە سیاسی هەبێت و هەرێکە لە ئاشێ بخوێنێ ئەمە بۆ خۆی لەگەڵ عەقڵ و مەنتیقا نایەتەوە لە واقعە ئەمە مەسەلەی کار و بازرگانی و تجارەت و ئەملا ئەو لایە خۆشەویستانی من ئەم دەیانەوە ئیسلامیە کۆسەری کە لەتیفی سەلەفی ڕۆژ بۆ بەریتانیا خۆشەویستان ئاگالێ چیان بۆ کابرایە کردووە
ايوه دەسڵاتی بێ ئیشی کوژێ ناواکە زۆر خەتەرە بەڕاستی کاکە ئێرەتی فی سەلەفی با لەو کتێبی نەکاتەوە تۆ بۆ لە بەریتانیا خە بۆ کابراگرتە ئەو هەموو سوگاتی بێ حرمەتی پێەکەی خۆ من دژی چاوە دزم کە چاوانیشی دژی ئەوم بەڵام هەر منتەقیتیان یەقەیچێکە بە ئەوە بیرکات تۆش بەجێیەکە بیرکەوە ئەمە ئەوە بەداخەوە زۆرێک لەو ئیسلامی ناڵم هەمویان بەشێکی بەرچاو لەو ئیسلامیانە کاتێ مناڵانی ئیسرائیل ئەکوژێ چاپە لێدەن پێیان خۆشە ئەڵێن ئۆخەی ئەو مناڵەکە گەورەیە بێ ئەبێ بەوە ئەوە باشە وە کاتێ نێرانی فەڵەستین و حەماسیش کە ئەبینن مناڵانی فەڵەستین ئەکوژێ پێیان خۆشە بۆیە هەردوو ئیتیجاهەکە هەردوو عەقڵەکە بەڕاستی دابڕانە لە مرۆڤ بوون و دوورکەوتنەوەی لە هەست دوورکردنەوەی لە سۆس دوورکردنەوەی لەوەی کە بەڕاستی داشۆراون لە ئینسانیەت و لە مرۆڤایەتی دەنا مناڵانی ئیسرائیل یا مناڵانی فەڵەستین نە ئەزانن هێشتا دین چییە نە ئەزانن نەتەوە چییە نە ئەزانن نیشتیمان چییە ئەمانە کۆمەڵی قوربانی بێگوناحن لە حەقیقەتە گەورەکان لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیانە ئەم ماڕوێرانیان ساز کردووە بۆ ژن و مناڵان کە سەدان هەزار کەس بینار بووە زیاتر لە 50 هەزار کەس زیاتر کۆچی ڕەنگە ئەوەیەکیش خەڵک لە وڵاتە ئاکوژراوە من پێ تێناگەم چی خۆشە کە تۆ دابنیشی چەپڵە بۆ ئەو لێ بدەیت کە هەموو ئینسانەیە کوژێ من تێناگەم بۆشی بەرەیەک پێیان نابێ لە ناو مرۆڤایەتیە کە دژی ئەو شەڕە بێ کە بڵێ ئەم شەڕە ئەبێ ڕابوەستێەوە ڕاستی ئەم شەڕە نابێ بکرێت ئەم شەڕە جگەل لە ماڵوێرانی و جگەل لە کوشت و بڕووی خێڕژی هیچ شتێکی تر بەرهەوی نابێت و هیچ نەتیجەیەکیشی نابێت بەڵام هەردوو تەرەفەکە دان لە یەک جێڕەکەنەوە و هەردووکیشیان لەگەڵ ئەوان کە ئەو شەڕە بکرێت پاشانیش من بۆ خۆم لەو قەناعەتیان خۆشەویستان کە هەنیە بەدەستی ئیسرائیل نەکوژراون پێم وانە بەڕاستی دیارە ئەم ساڕۆخەکەی پێوەناو ئالەم بابەتانە بەڵام بڕواتانە بێ ئیسلامی بەمانای کەلیمە ئیسلامی لە پشت ئەو مۆزوعەیە جاسوسی بۆ کردووە شوێنەکەی کەشف کردووە فڵان و فیسارەکەی کردووە یعنی دڵنیابن لەوە کە حرەکەتێکی تری ئیسلامی کەسانێکی تری ئیسلامی سیاسی لەناو ئەو مۆزوعە ڕۆڵیان هەیە لە کوشتنی ئەو کابرایە ئەمە واقعەکەی بەداخەوە بەڕاستی بەداخەوە من لەسەر ئەوە قسە ناکەم لەوە زیاتر تەنها ویستم ئەوتان پێ بڵێم ئێوە تەنها خۆتان هیلاگەکەن ئەو شەڕە زۆر لەوە گەورەتر و فراوانترە کە ئێوە بتوانن هیچ ڕۆڵێکی تابین بۆچی ئێوە دەرودراوسێ یەکن هاو خوێن و هاونیشتیمانی یەکن ئەم شەڕە شەقە چیە کاکە کابرایەکمان هەیە تەمەنێکیش هەیە عیبە شوورەیی یەکسەد مەلیۆنی بۆیان قانەعڵێ قسەی سووک بە مەلیۆنی بۆیان قانەعڵێ با مەلیۆن ڕێی خۆ لە کاکە تۆ ڕێی خۆ بوون دەمە پیسەتەوە بۆ تەمەنەوە کاکە ناوەکەی نابم بەڕاستی ناوەکەی نابم ئەو هەموو دەم پیسەی لەکوێ هێناوە کاکە هەتا مەسائلی جوێنی ئەخلاقی ئەدا بە مەلیوان لەبەرەوەی کە مەلیوان ڕاکەی بۆ جوێن مەلیوانیش ڕێی خۆ دەستیشی خۆش بەڕاستی بۆیەکە ئەو نوعە لەو هەموو جوێن و سوکاتە کە پێتەوە بێتوانن بە تەخوین بە نمونە دەمی خەڵک دابخەن خەڵکیش جوێنتان پێدا ئەتوانن جوێن باتەوە بەڕاستی کاکە مەلیوان ئەهلی جوێن نییە ئەگەر ئیشتوانێ هەزار جوێنی ئەخلاقی بێ ئەوە بداتەوە کاکە بەڵام تۆ هاتووی دوور لە ڕێ دوورە بە مەلیوان لە چی ئەڵێ ئەگەر ئەوە وتی بێ ئەوە گەواد و نەزانن بابەتانە ئەوە قسەیە کاکە تۆ ئەگەر خۆ تەجروبە لەو ئیشیانی چۆن وە بە مەلیوانی بەرە قانەعڵێ کاکە باش نییە چۆن وای پێڵێ کاکە گیان تۆ ئەڵێ مەلیوان ئەوە ئیشڵێ تۆ ئەوە تۆ جوێنەی هەزار جوێن بە تۆدا خۆ قەمەشێکی عەجیب نییە کاکە تۆ پێت وایە بە جەندان سوکای دەمی خەڵک داخی ها تەواوە تۆ هەیە بڵێ بژی ئیسماعیل هەنیە کەسێکی دەڵێ بمرێ ڕێی خەدو تا ڕاکەتان ئەبێ هەبێ بەڕاستی کاکە مان تۆ دەوێت بە جوێن دەمی خەڵک داخی ناکرێت کاکەشێر جوێن هی پیاوی ئازان نییە پیاوی مەرد بەڕاستی جوێن بە کەس نادە کاکە هەموو ئینسانێکی دەمپیس ئەتوانێت جوێن بە هەچی جوێنی ئەخلاقی بە هەموو دنیای بدە جاوە چێوکەی ئەخلاق و ئەتوارە کاکە ئەوە کەی ئەخلاق و ئەتوارە بەڕاستی هەر کەس لە ئێمە دەم کاتەوە ئەتوانێت یەک بگەین جوێن بە بەڵام جوێن بێتەربیەتیە لە واقعە تۆ مەریوان شتێک دەڵێ تۆ بەدڵی نییە یەم لەگەڵ یا مناقەشەیەکەم یەم گفتوگۆی لەگەڵاکەم بەڕاستی تەواو تۆ ئەڵێ بژی حەماس کەسێکی دەڵێ بڕوخی حەماس تەواو کەیفی خۆتە تۆ بۆ نییە بڵێ کاکە تۆ بۆ واڵیت ئەی تۆ بۆ ئەڵێ بژی حەماس کابرای جەو لاوە ئەڵێ بڕوخی حەماس تەواو ئەوەی بە جوێن و بە سوکایەتی جگەل لە خۆخاڵیکردنەوە هیچ ئیسفادەیە ناکەن بەڕاستی چونکە ئێوە وەکو کورد لەو هاوکێشە هیچ نین بەڕاستی بە ئیسلامی و غێرە ئیسلامی و عەلمانیتانەوە بەڕاستی هیچ نین شەڕەکە زۆر لەوە زەبەلاحترە کاکە زۆر لەوە زەبەلاحترە کە تا ئێوە تیاڕۆڵی تا بینم تەنها دانیشتن ناو سۆشیال میدیا جوێر بێترێدن دوو تەرەف جوێر بە دایک و خوشک یەکتردن و ئۆبۆ هیچ ئیسفادەشی نییە بەڕاستی ئەوە چ ئەخلاقێکە بەرحاڵ ویستم بیری ئەوەم بێتەوە کە خۆشەویستان کاک عومەری سێ عەلی خێزانەکەی مردووە من بۆ خۆمەکو ئارام ئەحمەد سەرخۆشی لێ دەکەم ئەگەر لە کوردستانی بوومایە حتمەن بەشداری پرسەکەی مەکرد ئەو دوو ڕۆژە لەوێ بووم لە خزمەتیانە هیوادارم کە عەمەر خۆی خۆش بێت ئازیزان و کەس و کار و خزم و قەوم و ئەوانەی خۆش بێت
لێرەوە مسەرە خۆشی لە کاک عومەرەکەم لە بنەماڵەکەی لە کەسوکاری ئەو خاتونەکە بە نەخۆشی پێم وایە لە ئەمڕۆ کۆچی دوایی کردووە. هیوادارم کۆتا ناخۆشی کاک عومەر و خزم و کەسوکارەکەی بێت بەداخەوە. ئیترەوە ڕێگەی هەر هەمومانەوە هەمومان بۆ ڕێگە ڕۆین و عاقیبەتی ئێمەش هەر مردنە و ئیتری چارێکمان نییە. اینجا ئازیزانی ئارام ئەحمەد باشێ ناو بەزمەکە با بڕێن ناو بەزمەکە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەرەوەڵە. کۆمپانیایەک لە سلێمانی خۆشەویستان شوێنێکی دروست کردووە لە دەباشان بۆ پاڤڵی جەنابتەڵەبانی بۆ ئەوەی کە تەدریبی سیلاح و ئەوانە بکات و تەق و تۆخ و ئەلەم بابەتانە. 40 دەفتەر دۆلاری تێچووە بۆ ئەو کۆمپانیایی کە کردوێتی. باش نییە؟ تاوان کابراوتوێتی ئێمە ئەو شوێنە وا دروستەکەین کە ناسووتێت. قەڵێ ناسووتێ قەس ئەوەیە بە چەک و بە تەقە و بە فیشەک ناسووتێ. کاتێک کە پاڤڵ ئەزانێ ئەم پارەیە زۆرە ئەچێ نەوت و بەنزین و شت ئەبات ڕێک ئاگی تێبەرەیە ئەڵێ ئێوە نییە سوتاوە. کابراش ناتوانێت یەک قسە بکە فرسێکیشی نایەت ئەبێ دروستیشی بکاتەوە. ئەوەڵێ بابە کە بە فیشەک و بەوانە ناسووتێت تۆ ئاگر لە هەر شوێنێ بەردی هەر ئەسووتێ خۆمەچی چۆنە عەجیب نییە تۆ نەوت و بەنزینکەی بە هەشتێکە هەر ئێسووتێنی. ئەمە ئیشی پاڤڵ. اینجا خاڵی دووهەمیش کیژۆڵەیەک ئەناسم لەم ڕۆژانە چوە بۆ دەباشان یەک تاهۆ چییە بەخوا بنازانم کەورایکی عەشایارشت یەک قتێلەی سووری پێوە بووە دایانەوە بۆ ئەو خاتونەکەیش ڕێک سلفی لێیەوە هاتووە بە قنبایان و هەساوە تاهۆکەی بردووە و ڕۆشتۆ بۆ خۆی و خوانێ بڕدەسی کەوتووە کاکرێ. جا ئەم عەزیزانەیە ئەم جبرادرانەی پاڤڵ و ئەوانە بۆ کچان و شت زۆر مونەر من بەڵام بۆ خەڵکی تر بەڕاستی بۆ جۆرە نین. باش نییە؟ یعنی بۆ هەموو شتێک ڕەزیلن بۆ ژن و بۆ سێکس و ئەلەم بابەتان نەبێ. جا لە هەمووشی نەک بیتر خۆشەویستانی ئارام ئەحمەد لەتیفە بەنداودس کە مێردی شانازە بەناو ئەگینا قەسەم بەخوا 20 ساڵ لەگەڵ یان نەخەوتەوە باش بزانن. ئەم دوانە ئەمەندە ڕەزیل و پیسن ئەوە نییە خەڵک هەنگوینیان بۆ بە ماستیان بۆ بە هەدیە پەنیریان بۆ بە ماڵە ئاوێ نایخۆن. خبرم هەیە ئەچن بەیەکێ لە پیاوەکانن ئەڵێ بەشم چی بۆ مافرۆشی تۆ لەو ژێر ماسفرۆش و ئالەم بابەتانە. ئەوانش ناخۆن ئێکاکەوە کابرا بە هەدی هەنگوینێ بۆ نێشان ئازوولەتی ئێ بۆ نایخۆن کاکە بۆش نەیفرۆشنەوە من تێ ناکەم لەمانە لە حەقیقەتە. ئەرەوەڵە اینجا ئەچینە سەر خراپەکاریەکانی کۆماندۆ دوای ئەوەی کە یەکێتی و پارتی بۆشی بەناوی هەڵدەوێت سلێمانی و قساکە لەسەر قسە و باسەکانی لاهوری شێخ ئەوانش قسە و باسمانە بێت ڕائەکانی ئارام ئەحمەد ئەبێ ئەم شەو گوێر لەگەڵ ئارام ئەحمەد بکەن بۆ ڕائەکان بەتەواوی بیست. بەخوا عەزیزان ئەسێ تۆ هەدیەی بۆ بەرە پەنیر و ماچ شاراز ئەچێ فرۆشێتەوە نایخوا لەگەڵ گوناحەبی خۆ منەوە بۆ من نابێ بەڕاستی هەر خەریکی جگەرێ خەریکی ئەوەیە بەڕاستی. خۆشەویستانی ئارام ئەحمەد دامەزراندنی سەرسەریەکان لە ڕێگای کۆماندۆ لەم ماوەیە 650 کەسی تازەیان دامەزراندووە لە کۆماندۆ. یەکەم دانیشیان یەک دانیشیان ئازیزان خەڵکی دەڤەری سلێمانی نین. زۆربەی ئەمانەی کە دای ئەمەزێنن ڕاکردوون لە قانون مەلەفی دزیان هەیە مەلەفی جەدەییان هەیە دەرمان خۆر و حەشیش خۆرن بێڕەوشتن ناتوان بڕۆنەوە جێگا و باسەکە ئەینەکانی خۆیان حتا لە ماڵەکانی خۆشیان ڕاکردوون بەڕاستی. جایەن بایۆمەتریان بۆ ئەکەن و ئەیانخێن سەر لیستی موچە وەوتم لەو 630 کەسە بەشی زۆرەیان کێشەی یاساییان هەیە وەکو وتم دزیان کردووە دەرمانخۆر و ڕاکردوون. اینجا فەوجەکەی عەبدولەتیفی سەلەفی کە پاڤڵ تاڵەبانی بۆی کردوەوە لە کۆماندۆ برازایەکی کراوەتە فەرماندەی فەوجەکەی لەتیفی سەلەفی. ئیتر من نازانم لەتیفی سەلەفی ئەو فەوجی بۆچی لە کۆماندۆ بەڕاستی. ڕێکەوتنەکەیش ئەوە بووە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە کە لە کەرکووک و ئەوانەیە کرا دەنگ بن بە کەسێ بە ناوی نەشئەت دیارە نەشئەت سەر بەمان بووە کاندیدی ژمارە یەکێتی بووە بەڵام سەر بە لەتیفی سەلەفی و ئەلەم بابەتانە و بەرپرسی دایرەی جنسی کەرکووک بووە. هەموو سەلەفیەکان بڕیار بوو دەنگ بدەن بەو لە بەرامبەردا فەوجێک بۆ سەلەفیەکان بکرێتەوە کە پێک هاتووە لە 125 کەس و برازایەکی عەبدولەتیفی سەلەفی کراوە بە ئامری فەوجەکە. خۆشەویستان پاڤڵ بڕوای وایە ئەو خەڵکە لارانە ئەو خەڵکە ڕاکرد و سەرسەریانە هاتنۆتە دەڤەری سلێمانی خەڵکی دڕن چونکە لە یاسا ڕاکردوون تاوانیان کردووە لە دەڤەری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕینە ڕەحم بە هیچ کەسێ ناکەن چی خراپە بێ ئەتوانن بیکەن سەرکوت بکەن ئازاری خەڵک بدەن خەڵک بڕفێن و بکوژن کەس نایەن ناسێ کێشەی کۆمەڵایەتی و عەشایری دروست نابێت لێی چونکە وەکو وتم خەڵکی ناوچەکەنین کەسیش نایەن ناسێ. ئەمە تربیەتی نوێیان پێیەکەن ناوەندی مەشقیان هەیە کوڕێک سەرپەرشتی ئەکات خەڵکی دووزە و پێشتر حەشتی شەعبی بووە ئەم کەسە.
هێناونی بە موشەی سەر و ملیۆن دامەزێنراون مانگانە هەر 250 کەسێکیان بەیامەتیان بۆ ئەکا بۆ ئەوی لە لیستەکەی حکوومەتی عێراقیدا جیان بکاتەوە. اینجا پاڤڵ تاڵەبانی فەرمانێکی دەرکردووە کە بڕی 4400 پارچە زەویان بداتێ بە هەموو کۆماندۆکان و هەموو هێزی پاڤڵ ئێستا لە دژە تیرۆرا کۆ نابێتەوە ئازیزان بەڵکو لە کۆماندۆدایە. ئەم زەویانەی کە قەرارە بێن بەم کۆماندۆیانە ئەکەوێتە خوار چوارچرا واتە خوار باش و سیتی ئەکەوێتە نێوان زانکۆی جیهان و شەقامی 100 مەتری کە بۆ منیان ناتوە. لەگەڵ دیار ڕێکەوتنێکی کردووە و توێتی من سیقەی کولیم داوە بە تۆ و من متمانم بۆ هااب هەڵەبجەی نەماوە و دەبێت لەژێر فەرمانی ڕاستەوخۆی خۆمدا بن و چی موت ئەوە بکەن. و دیسان بە دیاری وتووە من سیقم بەوە هابنیە بۆیە هاتووە دژە تیرۆری کردووە بە ئەنجومەنێکی 4 کەسی و ناوی ناوە ئەنجومەنی بەڕێوەبردننی دژە تیرۆر کە 4 کەسن یەکیان ناوی کارزانە، دووەمیان ناوی هەڵمەتە، سێهەمیان ناوی وەهابە، چوارەمیش ناوی لەشکر پشدەریە واتە وەهاب فەردێکە لەو چوارە. پاڤڵ وتوێتی لەمە لا ڕۆی دژە تیرۆر دەگوێزمەوە بۆ تۆ کۆماندۆ و ئەو خزمەی دژە تیرۆر کردومە ئەیدەم بە ئێوە. هەرکە لاهو تاڵەبانیش وتی دژە تیرۆر خراپ نییە ماوەیەکە پاڤڵ بە دیاری وتووە پێم نەوتی وەهاب سیقەی لەسەر نییە و قەراریشە خۆشەویستان ئەم کۆماندۆیە بگەینتە 10,000 نەفەر و دواییش ناوەکەی ئەگۆڕن لە کۆماندۆوە ئەیکەن بە هێزی تایبەتی سەرۆک واتە ناوی کۆماندۆی نامێنێ خۆشەویستانی من بەڵام کەین کە بوو بە 10,000 چەکدار 10,000 کۆماندۆ اینجا ئەم هێزە ناوی ئەنێن هێزی تایبەتی سەرۆک واتە پاڤڵ. جەتەسەری ئەم هەزارەیە کە ئازیزانی ئارام ئەحمەد سەردەمی ئاکام 735 کەس بوون ئێستا بووە بە 5135 کەس واتە 4000 تقریبا شتێکی لەو بابەتانە ماوە بێ بە 10,000 کەسەکە اینجا ئەو ناوەی لێبنێن. اینجا بچمە سەرچی کێشەی هەرە گەورە کێشەی بینی دژە تیرۆر و کۆماندۆ ئۆپەراسیۆنەکانە ئازیزان. کێشەکە بە تایبەتی لە بینی کۆماندۆ ئۆپەراسیۆندا تەواو زۆرە واتە سەرخێڵ و دیار ئۆپەراسیۆنەکان پێیان وایە ڕۆڵیان نەماوە ڕۆڵەکە هەمووی دراوە بە کۆماندۆ. ئەو ڕۆژێش کە ئاری چایچی بە ناحەقی لەلایەن سەرسەریەکی کۆماندۆ شەهید کرا ئەو کوڕەواتە بە کوژەکە کێشەی لەگەڵ مەفرەزەیەکی ئۆپەراسیۆنەکاندا هەبووە. ئەو مەفرەزەیە چوو بوون بیگرن چونکە لە یاسا ڕاکردوو بووە. ئەو کوڕە کۆماندۆیە ئاری کوشت پێشتریش هەڵی کوتاوەتە سەر مامی خۆی لە کەرکووک بۆ پارە و یەکێکە لەو کەسە دەرمان خۆر و لاتولوتانە بەڕاستی. بۆیە پۆلیسی سێمانی کتابێکی نادۆ بۆ کۆماندۆ بەڵام دیاری سەرۆکی کۆماندۆ کتابەکەی دڕاندووە و توێتی کۆماندۆ هێزی تایبەتی سەرۆک پاڤڵە کەس ناتوانێت ئەندامەکانی بگرێت. دوای ئەرکەکە دراوە بە ئاسایش و ئاسایش دایەتی بە ئۆپەراسیۆنەکان ئەمانش ویستویانە بیگرن. مەفرەزەکە لەو بەرچاخانەکەەوە وەستاون و هاتوون بۆ گرتنی ئەمی چۆتە چاخانەکە و دەمانچەکەی بەدەستەوە بووم لەگەڵ ئاریا وەڵحاوتێکی چێکی لێرە ئەم کێشان دروست بوو بەداخەوەکە ئاری بۆ دەردەبرد و ئاری شەهید کرد. سەرخێڵیش لە ڕێگەی پیاوەکانیەوە هێرشی خەسی کردە سەر کۆماندۆ. اینجا ئازیزان ئەوەش بزانن هەرچی ڕۆژنامەنووسی دەڤەی سلێمانیە بە تایبەتی کچەکان لە ناو لە دەرەوەش لە سانەوە و نۆیان معتەمیدی سەرخێڵن بە بەشێک لە کوڕەکانیشەوە واتە هەرچی مایکی پێ. بۆیە ئازیزانی من کۆماندۆ هێزێکی بەڕەڵایە هەرچی داواکرا و ڕاکردو دز و جەردە و سەرسەری و دەرمانخۆر هەیە لای کۆماندۆیە هەرچی سیارەی بێژمارە و جامتاریک و ئەوەیە لای کۆماندۆیە هەوەیەکیان پێ حساب بۆش کەسێک ناکەن ئەمان لەسەر کۆماندۆ. اینجا ئەچینە ناو قسە و باسەکانی تر و دوای ئەوە بزانین بەرەشیۆڕێ. ئازیزانی من لە ساڵی 60ەکانەوە لە باڵی مەکتەبی سیاسیەوە تا ئەمڕۆ یەکێتی ئەمە بۆتە مۆدێلی یەکێتی ئەکوژێت ئەفرێنێت ئەدزێ تعدا ئەکا کە ئەڵێن بۆ ئەکوژی بۆ ئەدزی ئەڵێن خۆ پارتیش ئەو کارەکە خۆ پارتیش ئەدزێ کاتێک خۆی وتماوە تۆ بۆ کاوە گەرمیان یەکوژیت لە کەلارە وتیان جا خۆ پارتی سەدر عوسمانی کوشتووە یعنی حەق بە حەق بەڕاستی ئێستا ئاوا بیرەکەنەوە کاتێک کە یەکێتی دزی ئەکا و جەردەیی ئەکا گەندەڵی ئەکا ئەڵێن کاکە ئێوە ئەم دزی و گەندەڵیەکەن خێرا مێدیاکانی دێنە سەرخەت ئەڵێن کاکە پارتیش دزیەکە پارتیش گەندەڵی ئەکا کاتێک ئەڵێن لە سێمانی ئێوە مناڵانە کوژن چەکدارەکاندان تعداچین بێت تەربیەتن هەوسە بشراون کاتێ ئەڵێن ئێوە لە یەک هەفتە کۆماندۆکە دوو گەنجی کوشتووە خێرا ئەڵێن خۆ لە هەولێرش ئەکوژن لە هەولێرش ئەفرن یعنی پاساوەکە بەڕاستی بەو ئەهێنەوە کاتێکیش لە هەولێرە ئەو شتانە ڕوئەدا و ئێمە باسی ئەەکەین ئەو کاتە یەکێتی و میدیاکانی بە یەک باسی ئەو مۆزوعە ناکەن لەبەر مجاملەی پارتی و بنەماڵەی بازانی
بۆیە ئەمە هەمووی پاساوە ئازیزانی ئارام ئەحمەد میدیای یەکێتی باسی پارتی و لالەزار و ئەمانە ئەکا باسەکە هیچ بەو جۆرە نییە و ناتوانن بە هیچ مانایەک خەڵک بۆ مانایە چاواشە بکەن. بابەگیان دوو کۆماندۆی سەسەری تۆ لە هەفتەیەکدا دوو کەسیان کوشتووە، کەسەکان ناوەکانیان وێنەکانیان کارەکەیان بۆ هەموو خەڵک ڕوونە، کەواتە تاوانبارەکە ئێوەن کە کۆمەڵی خەڵکی سەسەری و شەلاتی ئەکەنە کۆماندۆ ئەوانش دێن نەڕانی خەڵک ئەکوژن و ئێوە ئەگەر ڕێگە نەدەن ئەمە ڕوو بدا نە پارتی و نە من و نە کەس و نە لاهور و نە کەسێ ناتوانێت یەک ڕەخنە لەو بابەتەوە بگرێت. کاتە باسەکە بەڕاستی ئێوەن بەڵێ یەکێتی بەڕاستی ئێوە درۆکەن میدیاکاتان سەرتاپا درۆکە کاتێ ئەڵێن سلێمانی وەکو هەولێر نییە و لێرە یاسا سەروەر و تاوانبار ئەخدە زیندان بەڕاستی ئەسڵ ئەساسی نییە. لە سلێمانی و جێگاکانی تر لە ژێڕ کێفی ئێوەیە سەدان تاوانبار هەیە داڵتە دراون وەلای خۆتانە و بەسەڕە ئێوە جیاوازتان لەگە پارتی و بنەماڵی بازانیە نییە. 34 ساڵە یەک پیاوی پارتی وێشێتی لەسەر ئەم هەموو دزی و گەنەخۆریە ئەم هەموو ترۆر و کوشتناکە کراوە زیندانی نەبینیوە. سەدان پیاو کوش تەعداچی ڕاکردوو لە یاسا لە ژێڕ کێفی ئێوە خۆی حەشارداوە و ئێوە ئەیان پارێزن. پیاوەکانی خۆتان پاسپۆرتی تاوان و کوشن و تەعدا و دزیان پێیە، پاساپۆرتی سەرانە سندن و هەڵتانە سەر خەڵکیان پێیە. سەدان پیاوکوژ و سەرسەری لە یاسا ڕاکردوو چونکە پیاوکوژی خۆتانن ئازاد ئەسوڕێنەوە، ئەوەی دشتان بێ ئەیگرن، ئەوەی دۆستان بێ با دز بێ با جەردە بێ با مافیا بێ ئێوە ئەی پارێزن و دیفاعی لێکەن. ئایا ئەم قسانە ڕاست نییە؟ ها؟ بە وەڵڵاهی خۆشەویستان پارتیش لە هەولێر و بادنان هەر بە هەماشکڵە. لە ناو پارتی بنەماڵی بازانیە خسم خسمێنە ڕەفیق ڕەفیقێنە حیزب حیزبێنە باڵا دەستە لە دوای ڕاپەڕینەوە هەردوو لاکەتان هەر ئاوا بوون. ئەمە ڕاستیە، ئەمە واقع کاکە. یەک چەقۆکێش یەک سەرسەری نەماوە لە هەولێر و بادینانە چەکدار و چەتەی بنەماڵی بازانی نەبێ. خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە جاران بە سەربازێکی ئەوت لەکوێ سەربازی لە لیواکەیەوە تا خواری خوارە و فڕاڵ و فیزای پیا ڕۆژە خوارەوە. ئێستا ئەڵی بە پێشمەرگەیەک کە من پێم وایە لە دوای ڕاپەڕینەوە پێشمەرگە نەماوە ئەڵێ کاکی من تۆ لەکوێ پێشمەرگەی؟ یەکسەر ئەڵێ لای حەمەد تەپەدیەی مە لە خۆیەوە، یا لای شێرە شەلم، یا لای نازانم ئەیوب بەگەڕم، یا لای فڵانە کەسم. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی کۆمەڵی خەڵکی هەوسا پشراون بێبەرناون بێپڕەنسیبن و ئێوە میلیشیان چەتەن نێک لەشکرێکی نیزامی. ئەگینا مەعقولەکە لە پێشەکە وڵا پێشمەرگەی فڵانە کەسم کاکە چۆ شێوەیە برای من پێشمەرگەی کوێ زەحمەت نەبێ؟ ها؟ بۆیە لەم ساڵانەیە ئێوە بەڕاستی چیتان نەکرد؟ هەر بە ئاشکرا هەڵتان کوتاوەتە سەر دەیان باخی خەڵک لە دەیان دەوڵەمە سەرانتان سندووە مرادکانی کودەیتان کوشتووە بە ئاشکرا کوشتوتان ئەوە خۆ نەهی لێ ناکرێت بە بەرچاوی دنیاوە ئاکام عومەر هەروەها دەیان کەسی تریش. ئەمە تا تەقینەوەکەی لە هەولێر کە هاوکار جافیشتان تیا کوشت بنەماڵەی بازانیش لە ساڵی 1990ەوە لە تیرۆری نەزیر عومەرەوە تا سەدەر عوسمان و تا دەیانی تر بەردەوامە. کەڵبەی لە گۆشتی لاڕانی خەڵکی کردووە لە زیندانەکانیدا تەنها سوان نێریش ئەبن بنەماڵەی بازانی خۆشەویستانی ئارام ئەحمەد هەر سوان نێریش ئەبێ ئەو بنەماڵەی بازانیە لەناو زیندانەکانە. ئەمە ئەخلاق و ئەتواری ئێوەیە. باشە خۆ پارتی کە کەیسەکەی ئەو کوڕی گەورە کرد هاوکار جاف لەبەر ئەوە بوو کە کردەکەت لە هەولێر دەسەڵاتی ئەوە کرابوو دەنا باوەڕتان نەبێ سەیۆک و هاوکار بکوژێت کە خۆت جێتۆرە بۆ پارتیە بەخاڵشێن نایە. بۆیە ناکرێ ئەم هەموو تاوانە بکەن هەر کە قسەمان کرد لە تەقوتۆزی شەڕی لە مێژینەی دروست ناین جەلالی مەلایە ونی بکەن. ئەمە سمکۆڵانە بەڕاستی ناخوات ناکرێ کاکە خەڵک بۆ چاواشە ناکرێ تۆ تەربیەتی کۆماندۆکە و جتۆرەکە بکە تەعدا نەکەن سەران نەسەن پەلاماری خەڵک نەدەن ڕێزدار و بەحرمەت بن بەخوا برا کەس ناگیان نابە و کەس قسە ناکە بەڕاستی. کۆماندۆ دژە تیرۆر ئەندامەکانتان سەرسەرین ئێوە ئەم کارانە ئەکەن کاتێک ئێمە قسەکەین پارتی مەهێنە ناویاریەکەوە. ئەم قسە قۆڕانە واز لێ بێن کەس هێندەی ئێوە پیاوی پارتی نییە یەکێتی 34 ساڵی ئێوە شەریکن لەگەڵ پارتی بنەماڵی بازانیە جگە لە ئێوە هیچ کەسێ پیاوی پارتی بنەماڵی بازانی نییە هەتا ئێوە وەستابن وەڵڵا هەتا ئێوە خزمەتکاری بنەماڵی بازانی بکەن قەسەم بەخوا هیچ کەسێکیان ناوێت لە ئێوە زیاتر 30 ساڵ زیاترە ئێوە چەماوەی بە دەرگای بنەماڵی بازانی و ئالەم بابەتانن ئیتر ئەم تۆهمە پێچانەوەی چییە کە بۆ خەڵکی پارتی لە پشتێتی و نازانم ئەم قسە قۆڕانە کاکە لە شەستەکانەوە ئێوە درۆی دژایەتی بنەماڵی بازانی ئەکەن ئیتر مەگەر کەسانێک کە باوەڕ بۆ قسانە بکە کە بەڕاستی مێشی کەری خوارد بێت باشە کەشی خۆشتان هەمیشە شەریکن
نۆکەری بنەماڵی بازانین بەس زیێن گەمژەکانی خوار خۆتان ئاخەڵەتێن بۆ ئەوەی بڵن پارتی ئەمە ئەوەی باش ئەگەر پارتی ئەوە خراپە ئەمە مەساڵی ئەو بۆ شەریکن لەگەڵ پارتی بنەماڵی بازانیە بۆ ئەوە ئەشنە سەری ڕەشکاکە مامجلال بۆ شۆ سەر گۆڕەکەی بەنام سەفا و داوای لێبوردنی کرد کاکەنەوە کە ئێستا ئەمڕۆ گوێم لێ بۆ ئەو کابرایە باسیەکات کە ئەڵێ سوالکەرە هەردوای پایلجا تەڵەبانی کردووە باش نییە چەند جار چووە سەری ڕەش بۆ لای مەسعود بازاری بنەماڵی بازانی بەسە کاکە خۆتان هەمیشە لەسەرەوە لەگە بنەماڵی بازانیە یەکن تەنها گەمژەکانی خۆتان بەکارهێنن ئەسای بنەماڵی بازانی ئەمە ئێوە زۆر میهمن خۆتان بۆ لەگەڵیان تەعاملەکەن کاکە خۆتان بۆ شەریکن لەگەڵیان زەحمەت نەبێ مش مەسەلەکە چیە کاکە بۆ مامجلال سەر گۆڕەکەی مەلام سەفا گریە وتی حەمایل خان بەخواز برنجە ئینەکەی نایشێ ئەمە ساوەرە نازانم شێوتی بەخوا زۆر خۆشە ساوەرەکەی هەمووان بینیمانە کاکە لەبەرە ناخوا ئەو شتانە پاشان ئێوە و بنەماڵی بازانی بەیەکەوە لاهورتان نەخست لەبەر ئەنتی بنەماڵی بازانی بوو ئەرێ ئەزیزانی ئارام محمەد تو وجدانتان تو شەرەف و کەرامەتتان پارتی و بنەماڵی بازانی لەگەڵ پاڤڵ و ئەمانەیە کودەتایان نەکرد لاهوریان دەر نەکرد کاکە ها خۆ کاکە بێشەرمی سنووری هەیە ئێوە سێمایتان ئاوەڕۆن کردووە هەمووتان تاڵان کردووە چۆن لە ڕووتان دێ باسی سێمانیەکەنەوە کاکە والله سێمای دەمێکە واسی لە ئێوە هێناوە هەولێر دەمێکە واسی لە پارتی بنەماڵی بازانی هێناوە بادینان دەمێکە واسی لە بنەماڵی بازانی هێناوە ئێوە یاسایەکتان هەیە ئەوەی بە خۆتان بڵێ ئەوە باشە ئەوەی دەنگی دژی کارە خراپەکانی ئێوە بەرز کردەوە بیکوژە بیبڕە بیسووتێنە فڕی بدە باشە تاو والله لە هەولێرە دژی بنەماڵی مافیای بازانی قسە بکە دەڵێن ئەوە یەکێتیە لە سێمانی ئەڵێن ئەوە پارتی لە پشتێتی ئەوە پیاوی پارتیە بەم پاساوە قۆڕانە ئەتانوێت ئێوە بگەن بەکوێ ئەتیان چۆن دەمی خەڵک دابخەن خۆشەویستان ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم دەیان کەس تەنها لەسەر ئەوەی لەسەر مێزی مەشروب یا لە فڵانە فیسە جوێنیان بە پاڤڵ جەلە تاڵەبانی ئەوە لە زیندان فڕاندونیان جایە لە کۆماندۆ بەدوێتی یا دژترۆر یا ئاسایشیان دەستگای جانیێری یەکسەر تۆهمەکەی چێ بوویان دووشتە یا ئەڵێ ئیطلاعاتە یا ئەڵێ دەرمانخۆرە لەسەر ئەم دوو تۆهمە ئەیانگرن چیندانەوە دەیان کەسیان ئاوا گرتووە بە تایبەتی ئەگەر کەسەکان پارەیان هەبێ بۆی سەرانیان لێ بسن ئەچن ئاوای لێکن وەکو ئەو کوردۆیەکیە کە لە باخی خۆیان بردووانەوە ئەو نزیکەی مایە کە بردووانە 20 ڕۆژە بردووانە تۆهمەیە خەنە پاڵی بۆ پارەوانە بابەتە باشنی ئەیژا لە دەڤەری سێمانیە خەڵکی داماوی ئیطلاعاتی بۆ شێکاکە چی هەیە بەقی ئەوە ئیطلاعات بێ کاکی خۆ من تێناگەم جمهوری ئیسلامی ئێران ئێوەی هەبێ جاسوسی بۆ چیە جا خۆشەویستانی من بنەماڵی بازانی لە سوێکی ئابا بە دەبابەی بەعس هەولێری داژی کردووە گاردی کۆماری هێناوە زیاتر لە 1600 کەس شەهید کراون لەو شەڕەیە دەیانژن اختصاب کراون تەنها لەبەرەوەی کەسوکارە نێچێتی بووە لەو کاتەیشەوە یەک بەشت نارێ قسە بکە حەسو کە ڕەخنەیە بگریت زیندان سەر کۆت ڕفاندن سەر پێشۆڵکردن بۆتە کاری شەوان ڕۆژانەی پارتی بنەماڵی بازانی لە سەدا هەفتای خەڵکی هەولێر دژی پارتی بنەماڵی بازانیە بە وەڵڵاهی باشە کەچی کە ڕەخنەی لە پارتیە گریت بەناوی هەولێرەوە قساکە بابە تۆ شێخی هەولێر دەرهێناوە تاڵانی کردووە سەرکوتیەکەی دەدزی چۆن شەرم ناکەی بەناوی هەولێرەوە قساکەیت ئێوە سێمانی هەولێرتان تاڵان کردووە خەڵکەکەی ئێوەی ناوێ بۆچی لەژێر سێبەری ئەو دوو شارەیە خۆتان نەشارنەوە بۆچی کە ڕەخنە لە پارتی ئەگرین خێرا سووکتین چەکە لەگرێ و دەڵێ ئێوە دژایەتی هەولێری هۆناکۆ بەزێ نەکەن و ئێوە هەولێر ئەمە ئێوە هەولێر ئەوە خەڵک دژایەتی هەولێر ناکات دژایەتی ئێوەیەکە کاکە کاتێکە ڕەخنە لە یەکێتیە گرێ خەڵک دژایەتی خەڵکی قوربەسەی سێمانی ناکا کە بەدەستی ئێوە گیری خواردووە کاکە پەلام ڕەخنە لە ئێوە ئەگرێ شەڕ لەگەڵ سەرانی یەکێتی ئاکات نەک لەگەڵ خەڵکی سێمانیە ئێوە لەسەر خەڵکی سێمانی خۆتان مەشانەوە لەژێر ناوی خەڵکی سێمانیە باش نییە جا پارتی ئەو نەسۆڵە فوی پیاکە ئای هەولێر وەکو شارەکانی تر نییە یەکێکی هەر بە هەماش هەر قساکە سێمانی وەکو شارەکانی تر نییە سێمانی هەڵبەت و قوربانی تۆ ئەوەندە ساڵە سێمانی بەدەستی تۆوەیە یەکێتی جادەیەکی بۆ قیر نەکردووە کاکە یەکشت بۆ ئەو شارە نەکردووە خەڵکی ئەو شارە جادەکانی ئێستا هەسە دەبی سەدەبی حیزبی باسە تۆ شەقامی کەدار و دەربەنیخانی هەروەکو خۆی وایە تۆ پێنجۆنی هەروەکو خۆی وایە باشە تۆ وەرە یەکێتی نیشتیمانیم تەنها بڵێ ئێمە ئەم پرۆژەیەمان بۆ سێمانی کردووە وەڵڵە منە بم بە یەکێتی ئەبم بە مەسینە هەڵگری دەباشە بە درێژایی 34 ساڵە ئیتر تۆ چۆن لە ڕوویە باسی سێمانیەکەی کاکە چۆن شەرم ناکەی تۆ باسی سێمانیەکەی ها ئەم فشە بەسە کاکە بەخوا فیشەفیش هەر لە مەنجەڵی بۆ خەڵ جوانە نەگلێەوە باش نییە اینجا کە دژی پارتی قساکەین ئەڵێ ئەمە پیلان دژی هەولێر دژی یەکێتی قساکەی وەڵاوە پیلان دژی خەڵکی سێمانی وەڵی جوانیە
والله خلق السماني بقي هم نابي خوش دجاتي اوكي بخوا خرشي هولير بقي هم نابي خوش دجاتي بارتي بنا مالي بازاني بكي تو بلانيه قصي قار بويا شي كتي تشي بارتي بوتانيه بناوي خلق السماني هولير قصبك تو بابا يشيتي تو باريزري ياساج نيد الحقيقه بيني خومان بخوتك الجوي لمانيه تو سري بخلط داخستوا حتى سري بس كداتي حزبك خوشور كدو كاكي جان جوي ناويشيتي جويشي ترسو توقاندنا ديان سر كداتي يشيتي كنوزينا بيوني بمنو وكا همو توقيون ياك باش النار نسينا بنسي ياك باش النار قصب كاكاك ياك باش النار يا براستي ايواتن كدو كواسا كداتي كي تستحمل النبي ها بشر ايش كيلو بي لنا بيشيتي عايزني ارى محمد لبل بافجنا طلباني ها عتا سراوي تشلدان الصاله بويشتي كاركات بتشاكو بخرابيو لما طاروا فرانتان يبدا انا مغزين تاني تنكت باشا اما دواي اوي كهولتنا تلوريكن برامبوتان نكرا سيروج ازال كراو خوش ويستان صدانتن اسود لما عتا ديج لما قرن انا عتا سراوي او انا لتشوفنو كذا زنداناوي بشرف بس من باسم كدو الى السوشيال ميديا باشا بس من موضوعاتهم جوره كدو بهم كدو عتا سراوي جيراوا باش او هم ديج لما خورا كيسر مالي عتا سراوي دانشو ديج لما يخونو زحمان نبي تشوفنو كاتا بويا كسان قسيشان نكر بو كسان شركه ليونهات ها زلامك بيعملوا دو شيء دنا وديج لما بدس يدوان دو ديج لما باب قرمايه اخر مالطن ابي للسراي سبحانه قال لو شال زولا قال ما كان درجه به تو هم شايف قلت له مالي سراويه اي بو يك بيان تي انا بو لبنا بريش تي تشكي لي بو قصيب كان رخنيه بقريد بلا ازادي كان كسرني يعني ولا راسي بل وديج لما اخواننا قارمان ما شاء الله هم ين ازم وديج لما اخوان اجا يكتي الله شيء ولا بارتي واجي امينو لا لزار دجي سليماني كاركن قصي قربو شي كاكا اگر بارتي وادشتانا اي بوشي تاسا اي وشريك بيكو ها لحكمه اكسبيرت مسؤول بازانيه ها دجي اي وكاركن راست والله اخي خويانا همو ما دجي اي وكاركن حسابي دولار او كي لمن ويا حسابي يقتل بلايش وهمو بنا مالي بازاني بارتيناك بدجي اي وخساك لبرو او بلوفان نايخو اوياريانا او كوتاي بياتو لراسيا باشا يشيتين اجتماعي من درو يشيتين بوش زايده من يشكم لو كسانه كديان رخنو لايف بس له شرجنجي بو كلا ايوا هاتو يشيتي بو باشا يشيتي هي اوان بو ايوا كودتا تانكدو بسريانا باشا بلا مرهم دجي سليماني بابا لاهون اموزاي خوتانا برازي جلا طالبانيه كوتا كونغرا كأندامو نوينراني يشيتي بشريان تاكدوا لهزار دن نوصو وشصو وندن بيزاتي هنا باشا واتا اكسريت برهاي واتا كسي يكمي يشيتي له شرجن جيبو بابي كونغرا كي خوتا انا منكم مثلا او موضوع عليه بس كمان او سدمانه يشيتي ولا هو مرهم ولا من يكتوري قراي ولا خوش يسان باشا امبياوا خو يشيتي بجنيشتو ايوه شان بشاني باتيو بنمالي بازاني كنت بسرا كردو ايوه هاوارتانا كرد اسش هاواركن دركراو كان دركراون وات درتان كردون كاكا جن خوان نرشتون خو كاكا ايوه بس تشددتان كردون ايوه خوتان بعدا وانتان بعدا دركراو كان دركراون دركنكن بكوتا تابو ببابشي بنمالي بازاني بو بواجوي نشيفان بازاني بو كسرشي هلم باشا اميش تنها وتنها بو او بو كيشيتيشي بتشوشي قرقن هبي وهي خوتان بي وهدفك تنها كوكنوي باري وبس دنا امي ايوا ايكن براسي حزباتي نيه خوش يستان ايوا بكودتا شان بشاني باتيو بنمالي بازاني كسي يكمي حزبك تانو چندين مكتب سياسي تان دركدو كشي على البارتي لبرشيانوان ها على البارتي لبرشيانوان تخوا كرهي للدنيا بار بوكس قربك ها ما قال كاكا بافل تو نود مجار خوادو كراو اي كوا جهرك خور من القوية به أو هم درويك لو سدما كتان وعزان كرد زاكري ماسي هي بيدا شتو من دائما بيدي أنا خمو براسي نتاند ملا باختياريش وتجار خواردو كراون قولان بيابو بيكن بشتي بلان بافل فيري بيكن نادي بو ألمانيا بنايو جهروا هيك شي نبو براسي باشني ساختي كر هين ملا باختيار تو باشان بافل جلات طلباني دوای کودتاکە تۆ خۆ نەوت ئێستا دەنگەکە ماوە حەزەکەی دای ئەنێم وتی دەستگای زانیاری سەرۆک باشترین سەرۆکی هەیە کە ئەژی ئەمینە ئەی بۆ ئەویشتان ڕاوەدونا بۆ هەولێر ئێوە خۆتان ڕاوێنین نابێت لەم شارابی ئەبێ بڕۆی بۆ هەولێر دوایش ئەڵێ وەڵا پارتی لەپشتێتی ئەوە کەربازارە کاکە هەر بەڕاستی ئەمە کەربازاڕی پیاڵێن خۆشەویستانی ئالا محەممەد
چۆن شتیوابێ تۆ خۆ من ڕاوبنی نابێ لەم شارەیە بی بڕۆم بۆ هەولێر بڵێ وەڵا لە پارتی لە پشتێتی بڕۆم بۆ بەغا بڵێ حەشی شعبی لە پشتێتی قسە قۆڕانە بۆ چێکردنەوە کاکە پاشانیش بۆ هەولێر کوردستان نییە کاکە بۆچی لە سلێمانی بن باشن لە هەولێر بن خراپن ها ئەی خۆتان بۆ لێ مەکتەب سیاسیتان هەیە ها بۆ لێ مەکتەب سیاسیتان هەیە ئێوە زەحمەت نەبێ بۆچی بنەماڵەی کۆسەر ڕەسووڵی ملپانکە لە سلێمانیە بە 100 ملیۆن دۆلار دزیوە بەڵام هەمویان لە هەولێر دەگەڕ و لەوێ خەریکی ئیشن و خەسەخانەیان هەیە و ئەلەم بابەتانیان هەیە بۆ ئێوە هەمووتان لەوێ سەکرات و ماڵ و ژیانتان هەیە بەڕاستی هەموو شتێ بۆ ئێوە حەڵاڵە بەت بۆم حرامە ئەو نەوە ئەتەخوینە بەسەر چووە بەڕاستی خەڵکی ئێستا ئاگایە خۆتان بۆ شەریکن لەگە پارتی و بنەماڵی بازانیە بۆ ئەشتە لای مەسعود بازانی نەشیرەڤان بازانی مەسعود بازانی بۆ لەگەڵیان ئێوە حکومەت دروستەکەن و شەریکن لەگەڵیانە بۆچی بۆ خۆتان حەڵاڵە بەڵام بۆم عالەمە بفێ قسانە ناخوا بەڕاستی لانی کەم من هەم کە میزانەکەتان پوچەڵ کەمەوە بەڕاستی من هەم من لە بیریم یەک هەمووتان بیرتانە ئەم پاڤڵی جەلال تاڵەبانی ئەیود لاهور ئەبێ سلێمانی بەجێ بێڵێت ئەبێ سلێمانی بەجێ بێڵێت بەڵام خۆی پێداگیری کرد و نەڕۆشت ئەگەر ئەو کاتە بە ماڵەوە بشواتە هەولێر دیسان هەر ئەمەتان پێوت دەچی تێکەڵ لەگەڵ پاک دەستی تێکەڵاو کردووە دەی پیاوبوونایە نەتانێشتای وای دەبێت پیاوبوونە نەتانێشتای کار ئەی کابرا ڕوو لەکێ بکە لە سێمانی دانیشە لە هینا لە لەزار دابنیشە تەسبیحات کا بۆ خۆی هەر مێش لە خۆی دەرکا لە لەزارە نەجوڵێتەوە زەحمە نەبێ کەم چوونە سەری کەم چوار دەورتاندا پەلەقاژەیەکە کاکەژێ ئەوش پیاو بەشەر و سیاسەتەکە کاک ئەو برازێ جەلال تاڵەبانی هەموو تەمەنیشی بۆ یەکێتی دانەوە بۆ ئاگداریتان ئێستش هەر یەکێتیە ها خەمتان نەوێن باش ڕاستی ئەزانم بۆ ئەژی ئەمینیش هەر بە هەماش کەڵە کاکە خۆتان دەرتان کردووە دەژەن وەڵا پارتی لە پشتێتی دەرتان نەکردەیە کاکەژی خۆتان ئەڵێن یەکێتی ئەسپەکانی خۆی دەرەکا ئەچین گوێ درێژ و لاکە تۆپی و هێنێتە ناوخۆی ئێکاکە دەریان مەکەنەوە ئەی هاوار وەڵای زەستەی ئەمیکیتە زۆر سێرە بەڕاستی خۆشەویستان ئەمە قسەی خۆیانە کاکە لە تیڤیۆ گوێم لێ بووە شێخ جعفەر ئەڵێ یەکێتی ئەسپەکانی خۆی دەرەکا ئەچی کەرە گوێدێشەکان و کەرە لاتە هێنێتە ناو یەکێتیەوە ئێکاکە خۆتان واکە خەتای کێگرن ئێوە کاکەجێن دەریان مەکەن کاکە دەریان مەکەن ئێوە کاکە کە دەریەکەی ئەوش خۆی کۆکاتەوە ئەبێ بەهێز لە بەرامبەردا خۆ گاڵتە نییە کاکە من وەکو ئارام ئەحمەدەک و بێلایەنی ئەم ڕاستیانە ئەڵێم و ئەمەش هەموو کورد ئەیزانەی بەڕاستی وەکو ڕۆژ ڕوونە ئەمە تەواو ئێوە تفقوتێن بڕواتان بە قسەکانی خۆتان نییە درۆژەکەن بەڕاستی ئێوە خەڵتان پێکەرە کاکە خەڵک کەر نییە بەڕاستی خۆشەویستان من بیرتانەکەمەوە هەمووتان لە بیرتانە پێش کودەتاکە ئەو کاتەی کە لاهوری شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی بوو دەیان ڕاپۆرتم لەلایە کە هەڵم گرتووە هەموو تیرەکانی پارتی و بنەماڵەی بازانی ڕوو لە سنگی لاهور بوو یەک کەس باسی پاڤڵ باسی قووەت باسی هیچ کەسێکی ناکرد بە ویژدانەوە هەمووتان بیرتانە بەڕاستی باشە بنەماڵەی بازانی بە خوێنی سەیید تینوو بوون ئێسێش هەروان بنەماڵەی بازانی ها بەڵام بنەماڵەی بازانی سیاسەت دەکەن ئەوە ئێوە بوون داواتان لە بنەماڵەی بازانی کرد بۆ خستنی لاهوری ئامۆزاتان ئەوان جوتیان بەسەر ئەو چاوانە ئێمەش ئەوەمانەوێت پارتی وایوێت ئێمەش ئەوەمانەوێت ئەم دوژمنە ساستەختە لا ببین لە بەردەمانە سەرکەوتوش بوون و لاهوریان خست ئەوەی کە لاهوری خست بنەماڵەی بازانی بوو کاکەجیان ئەجینا پاڤڵ و قوبات نەتوانی نێچیرەڤان بازانی واژۆی کرد لەسەر مۆزوعەکە وتی بڕۆ بۆ ماڵەوەتەوە لە بیرتانە هەموومان دژی لاهوری شێخ جەنگی بووین خۆم وەکوتم دەیان بابەتم دژی لاهوری شێخ جەنگیە بووە بەڵام ئێوە بەپاڵ لاهورتان کردە دەرەوە ناتە لە ناو خەڵک کەسێ نەمرێ نەتیجەکەی ئەمەش ئەبینین بەڕاستی اینجا ئازیزان ئەوەی کە لە هەمووی عیبترە بەڕاستی ئێستا لەم ڕۆژانەیە کە لاهوری شێخ جەنگی ئوچوا قسەی کرد میدیای یەکێتی چەندین راپۆرتی بڵاو کردوتەوە دژی لاهوری جەلال تاڵەبانی کاتی خۆی ئەمانە پارتی بڵاوی کردوتەوە دژی لاهور واتە ئێستا یەکێتی ئەچێ ئەو راپۆرتانەیە کە کاتی خۆی لاهوری شێخ جەنگی هاوسەرۆک بوو پارتی بڵاوی کردوتەوە ئەچێ هەمان ئەوانە ئەهێنێتەوە دیسان بڵاوی کاتەوە باشە تۆ سێری ئەو ئەخلاقا کاکە جەلال تاڵەبانی وانە بوو خۆشەویستان بەڕاستی خۆ ئێمە دەیان ڕەخەمە جەلال تاڵەبانی گرت دەیان جا پەلاماری دەیان هەزاران جا پەلاماری جەلال تاڵەبانی منە بەڵام جەلال تاڵەبانی وانە بوو کاکە جەلال تاڵەبانی زۆر پیاوە بوو سیاسەتێک کرد بەمانای کەریمە کاکەجیان جەلال تاڵەبانی نیوەی سەرکردایەتی ئەوێشێتیە چوو وەک گردەکە بە نێشام سەفا موچەی یەک کەسی نەبڕی باشە قسەی بەیەکیشیان نەوت ڕەفاقەتی فامی بەیەکۆبوونی فامی جەلال تاڵەبانی کاکە ئەمانە هیچ نازان بەڕاستی ئەمانە هەر نازان سیاسەت چییە
کەچی ئێستا یەکێتی هەمان ئەو بنێشتە ئەجاوێتەوە کە پارتی کاتی خۆی ئەیجاوی دژی لاهوری شەڕجەنگی کە هاوسەرۆکی کێتی بوو. بەڕاستی ئەمە سەیرە کاکە، ئەمە عیبەیە، بەڕاستی ئەمە عیبەیە. تۆ بێ هەمان ئەو راپۆرتانەی پارتی و بنەماڵەی بارزانی بڵاگەڵ بیهێنی ئێستا بڵاوی کەیتەوە دژی ئەو لاهورەی کە کاتی خۆی پارتی دژی هاوسەرەکەی تۆ ئەمەی کردووە. کەی سیاسەتە کاکە؟ ئەمە نوعێکە لە بێڕەوشتی لە حەقیقەتە کاکە. ئەمە پێڵێن بێئەخلاقی سیاسی بە میدیاکانی یەکێتی بەڕاستی. ئەمە جۆرێکە لە بێئەخلاقی سیاسی دەڕاستیە. تا اینجا حەزەکەمەوە بزانم من وەکو کەسێکی دەرەوەی یەکێتی و دەرەوەی لاهوریەکان و ئالەم بابەتان کە من بەڕاستی نایشان لاهور هەر بێکێتی هەزانم من کاکیشە. چونکە لاهور قوتابی جەلال تەڵەبانیە، ئەوە تەئکید بلەوە. من هەر بێکێتی ئەزانم لەبەرەوە من هەروە بە ئاسایی ناخەڵەت باش نییە. هەر ئەم ترسەی ماڵی برایم ئەحمەد و ماڵی پاڤڵ و ئەوان بوو وای کرد کە شان بەشانی بنەماڵەی بازانی لاهور بن بە عەرزە ئیشەکەی شێ کرد. ئەگینا وەکوتر بەخوا هەمووتان بۆ بنەماڵەی بازانی هەلووشێنەکەن کاکە. مامجلالمان لە ماڵی بازانی بینیوە، کاک نەشیمان بینیوە، کاکە پاڤڵمان بینیوە، کاکە قوبادمان بینیوە. سوێن بەخوا بەیانی ئەو مەسئول بازانیە یەک فیکە لێبە پاڤڵ لەسەری ڕەش تۆزەکات دەبڵێن ئارام محمووانیە. باشە پاشان خۆشەویستان پارتی واکەڵەگایە تاوانی چیە زەحمەت نەبێ بە ویژدانتان تاوانی چیە پارتی واکەڵەگای کوردستان تاوانی چیە؟ بابە وەڵڵا یەکێتی ئێوە پارتیتان گەورە کرد، یەکێتیتان بچوو کردەوە بۆ قەزەنجی تایبەتی بۆ جیفانی خۆتان. ئێوە یەکێتێکی گەورە و فراوانتان ناوێ پێتان ئیدارە ناکرێت چونکە ناتوان ئێوە ئیداریکەن. یەکێتێکی بچووکی بێدەنگی ڕەزیلی ئاواتانەوێ کە ئێسەی بینین. بۆیە پارتی کە ئاسان پارچە پارچەتان دەکا سیاسەتی کەتکە و زاڵ بە بەسەرتانە سەپت ئەکا دژی یەکداتان ئەنێ قودەتەتان پێ ئەکا خۆ لە بەرچاوی کاڵی ئێوە نییە. وا لەزان ئێوەی خۆشەوێ پارتی بنەماڵەی بازانی ئەوان یەکێتێکی پارچە پارچە و دژبێشیان ئەوێ. ئێستا یەکێتی مەجموعەیە پیاوی پاڤڵە، مەجموعەیە پیاوی قوبادە، مەجموعەیە پیاوی محمود سەنگاویە، مەجموعەیە پیاوی بەرەم ساڵحە، مەجموعەیە پیاوی مەلا بەختیارە، مەجموعەیە پیاوی عەدنانیدا حەمەی مینایە، مەجموعەیە پیاوی نازانم فڵانە فیسەر. ئێستا یەکێتی ئاوایە، یەکێتی وەکو حیزب و ڕێخستن و ئەمانە بەڕاستی وجودی نەماوە. هەر گروپە و پیاوی یەکێک و تەواو. باش نییە؟ ئەمە سیاسەت ئاواکرێ کاکە. پاشە پارتی بە ئاشکرا ئێوە ئەدا بەشەڕ کەرتانەکە بە قازانج و بۆمانەوەی خۆی بۆ ئێوە هەر خەریکی با بە سێری پارتیکە چی کردووە خۆشەویستان لە بێعەقڵی سەران یەکێتیەوە سەی دەڤەی سلێمانیکە مەلا هەڵۆیە لەوەیە نازانم داعشە لەوەیە شێخ نازانم شێخی نەقشبەندیە لەوەیە شێخی ئەمەی دەروێشەکە کوڕەکەی سەی عەبدولکەریم نەهرۆ هەر لەوەیە کاکە گیان مەلا لەتیفی سەلەفی هەر لەوەیە کاکە گیان گۆڕان هەر لەوەیە حەسک هەر لەوەیە لاهوری شەڕجەنگی هەر لەوەیە تەواوی حرەکەتەکان هەمووی دەفەی سلێمانیە هەولێر و بادنانیش پا یەک بەشەیتیانە یەک کەسیتیان قسەیتیان ئەمڕۆ لاهور چوو بۆ بادنان یەک کەسیتیانە. ئەمەیە سیاستی پارتی کە ئەم قسانەیەکەم ئارام محمود دیفاع لە پارتی بابە دیفاع لە پارتی ناکەم ڕووی بابی پارتی ڕەش بکاکە بەڵام پارتی ئاقڵە بۆ بەژۆندەکانی ئاقڵ بەژۆندی خۆی ئێوە گەمژن ئێوە گەلحۆن ئێوە سیاست نازانن کاکە دەی یەکێتی ئێوەش پیاو بوونایە ئاقڵ بوونایە هەمووتان یەکگرتوو بوونایە وەک هێزێکی منەظەم و جددی ڕێگەتان نەدایە پارتیایتان پێ بکە ڕێگەتان نەدایە پارتی کەڵەگایی کا بەسەرتانە ڕێگەتان نەدایە پارتی پاسە پاشتان کە ئەمڕۆ قوبات هەساوە نوێژە درۆی نەیەکە لەگەڵ مەلا مەسەلە تخواوە پێوە تێکاکە کا قوبات تاڵەبانی قەسەم بەخوا بڕوە بە دین نیێت و قەسەم بەخوا بڕوە بە نوێژ و ئەمە نییە ئەمە نەبڕایە وەکو شاسوارە دزیش ئەوش هەروایە کرد براکەی سەروە گۆڕوت کاکە یەکێتی نیشیمانی ئێوە خەتای خۆتانە کاکە وەڵڵا خەتای پارتی نییە ئەم قسانەی من بە قازانجی پارتی نییە بەڵام خەتای خۆتانە کاکە ئێوە یەن ڕۆژێ بەرهەم ڕاوەنێن ڕۆژێ محمود سەنگاوی ڕاوەنێن ڕۆژێ لاهور ڕاوەنێن جەلال تەڵەبانیتان ڕاونا باوەڕتانە بێ خۆشەویستان من بەڵگەیەکم لەلایە ئەو جەلال تەڵەبانیە کە چوو بۆ لای پارتی بنەماڵەی بازانی کە ڕێکەوتن نامەی استراتیژی لەگەڵ مەسئول بازانی واژۆ کرد وتی کوردستان بۆ تۆ من ئەچم بۆ باغا بۆ سەرۆ کۆماری قەسەم بەخوا سەرکردایەتیەکێتی هەموو دژایەتی جەلال تەڵەبانیانە کرد تاڵەبانی پێی نەوێران هەمیان یەکگرتوو بوون وتی کاکە من ئەوەچم لەگەڵ پارتی ئەواکەم هەستا بەڕەکەی ژێر پێ ڕاکێشان لەگەڵ مەسئول بازانیان ڕێکە بۆ بانەوەی خۆی جەلال تەڵەبانی عاقڵ بوو کاکە ئەیزانی کە ئەمەشێتی ئەمە حاڵەکەیەتی کاکەجان لەبەرەوە
ئێوە خەتای خۆتانە گلەی لە هیچ کەسێ مەکەن، گلەی لاهور مەکەن. تۆ لاهوری دەرکردووە کاکە، تۆ دەیان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەتی ڕاوناوە کاکە، تۆ هەزاران کادر و ئەندام سەری پێشڕ کردووە. ئەمە سبێنی هەمووی سەر دەرەهێننەوە، یەنەوە ناو ساحەکە، یەن قسەی خوانیان ئەبێ، ئەچن دەنگ ئەدەن کاکە. خۆ تۆ ناتوانانی درێژە بۆ بدەی سەر ئەم عالەمە شۆڕکەی. با کاکە پاڤڵجیان حەز لە سەرۆکی یەکێتی بوو، ئۆکەی پەنام نابێت بە پارتی بنەماڵی بازیان بڵێم تخوا وەرە ئامۆزاکەم لە کۆڵکەرەوە، باش نییە؟ ئەچووم لاهورمدا ئەنا ئەموو کاکە ئامۆزاکەم من حەزەکەم سەرۆکی یەکێتی بم، ئەم یەکێتی ماڵی ئێمە و کوڕی مام جەلانەوە سەرۆکی یەکێتی بم. من سەرۆکی یەکێتی بم، تۆ بە جێگرم بنمونە، یا بە مەکتەبی سیاسی یا بە نازانفا با هەرخۆم سەرۆ بم، باش نییە؟ ئێ تۆ هەڵ ئەسی بۆ لای مەسعود بازانی 16 جار داوا لە نازانم چی ئەەکەی لە نێچی کە بێ کودەتاکە بکە ئەمە بکە، تۆ سەدان و هەزاران کادری لێ ئەبێتەوە. پارتی ئەڵێ بەسەر چاو کاکەژیان، تەواو پارتی ئەڵێ بەسەر چاو. ئەگەر ئێوە عاقڵ بوونە ئەوەتانەکە سەیکە من دشتانم ڕێگەتان بۆ دانم کاکە، ئەبۆ ئەواتان کردایە. ئەچوم ئاوامە کرد، هەموو کۆنێکیتەکان لە مەلا بەختیارەوە محموود سەنگاوی و فڵان 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 هەمیم کۆ کردەوە. سەکردایەتی باشم لە گەنج و لە کۆنەکان دروستە کرد، شتێکی تێشم لەسەرەوە دانا، خۆشی هەسەرۆک وتێمادەم پێ خۆشە هەسەرۆک بیکاکەجە باشەیەکی تێشی گەورە و تۆکمەم دروست ئەکرد لە بەرامبەر پارتی بنەماڵی بارزانیە. بەرنامێکی باشم بۆ دانا کە هیچ کارێکی ژێربەژێر نەبێ. ئەو جارە یەکێتی ئەبووە هێزێک لە بەرامبەر پارتی بنەماڵی بارزانیان ڕائەوەستا و خەڵکیشی لەگەڵا بوو. تەواو بەڵام ئێوە ئەمە ئەخلاق و ئیشەکەتانە. کەسی ئێشە وەڵا لاهور لە پشتی پارتی لە پشتی ڕێکردنی لە پارتیا کردووە، قۆڕە چیە کاکەجی؟ ئەلەوە هیچی تۆ دەوێت چی بێ بەڕاستی؟ تۆ ڕێکوتنی لەگەڵ پارتیا نەکردووە؟ مام جەلال ڕێکوتنی لەگەڵ مەسعود بازرگانی نەکردووە؟ ئەرەگەڵ ئستراتیژی چی بوو زەحمەت نەبێ؟ ها؟ من نازانم بەڕاستی لاهور چی کردو، چکە من 2 ساڵ شەخسەن لەگەڵ لاهور نەکردوم، نازانم ئەو چی کردووە چی نەکردووە، بەڵام ئەویش سیاسەتەکە کاکە هەڵە سوڕێت کەسێکی جددیە بەڕاستی. تۆ ناتوانانی تۆ یەک جار لاهوری یا بە عەزاشان بەشانی پارتی بنەماڵی بارزانی. ئێستا تۆ بۆ نییە و قسەیە بکەیت لە ڕاستی یەکێتی، میدیاکانیشی بۆیان نییە و قسەیە بکەن لە واقع، چکە ئیشی خۆتانە خۆتان واتان کردووە، وا مەکەن واتان نەکردایە کە واکەی ئەی دۆڕێنیتەوە گوت و کرمانچی. خەتای هیچ کەسێکیش نییە، باوەڕکەن خەتای پارتیش نییە خۆشەویستان، خەتای ئارام ئەحمەدیش نییە. ئێوە خۆتان ئەمەتان کردووە. یەکێتی هەر هەمووی ڕخی لە یەکترە خۆشەویستان، کەسی نایە ناویکێتیە، هەمووی خەریکی پار و مامەڵەیە، هەمووی خەریکی گیرفانپڕکردنە، هەمووی خەریکی ئافەت و خەریکی سێکس و ڕابواردنە. ئەم یەکێتی هەر لە حیزب ناچێ خۆشەویستانی ئارام ئەحمەد. وەڵڵا ئەو قسانە کە ئێستا من ئەیکەم ئەگەر یەکێتی عاقڵ بێ ئەبێت تێبکە بڵێ ئەڵێ چی؟ ئەبێت ئەگەر تێبگە ئەبێ ئیسفادە لە قسەکان بکە، نەگوکو ڕەخنەسەیەکە بڵێ ئارام ئەحمەد پەلاماریە و دیسان قەوانە کۆنەکە لێباتەوە وەڵڵا دیفاع لاهوری شەرجەنگیەکە. کاکە من دیفاع لاهوریکەم لە کەس ناتەسم کاکە، من پیاوێکم بخۆم بە پیاوەزانم کاکە. وەڵڵا تەواوی ڕەفیقەکانم کاتی خۆی کە نەوشام سەفا وتی پشیوانیم کە تەواوی ڕەفیقەکانم با بڵێن زۆرینەیان دژم بوون، جوێنیان پێیان سوکاتیان پێکردم وتم نەوشام سەفا دیفاعی لێکم. تێگەی من ئەوە شەهامەتم هەیە کە دیفاع لە کەسێکم بە ئاشکرا ئەیکەم. من دەیان بابەتم دژی لاهوری شەرجەنگی هەیە کاکە، دەیان بابەتم دژی هەیە کاتێکی یەتی بووە. لەبەرەوە ئەم قسانەی کە یەکەم بە لایەنگری هیچ کەسێک قبوڵی مەکەن، لایەنگری نییە نەبوو هیچ کەسێ، بەڵام ڕاستیە. ئەگەر ئێوە ڕاستان کردایەکێتی ئەبووە ئاوایە گرتوبوونە، ئاو بە کۆنتانەوە بە تازەتانەوە بە هەمووتانەوە بە گەشتانەوە بە فکرە جیاوازەکانتانەوە ئەبووە ئاوایە گرتوبوونە. بەڵام ئێستا یەکێتی تەنها سێ کەسە، پاڤڵە قوبادە شانازە، هەتا سەرکردایەتیشی نییە یەکێتی، هیچ نییە هیچ، لەگەڵ کۆمەڵی بازرگانی وەکو شێخ ئەحمەدی نۆکان و فڵان و فیسەر و ئەنم بابەتان هیچ کەسێکی تری نییە. ئێوە کاکە کەواتە خەتای خۆتانە ئێوە ئەواتانە کە کرانە قەفەسەوە. تەواو بۆ هەڵبژاردنەکانیش من خۆم بڕوام بە هەڵبژاردن و پەرلەمان و ئەنم بابەتانە نییە خۆشەویستە بەڕاستی، و پێش وانێ بکری هەتاوەکو ئێستا وەکو ڕێی خۆم بەڕاستی، چکە وەکو ڕێی خۆم پێم وایە کە ئەم شەڕ و شۆڕ و بێنەوەبەرە هەروە بە ئاسایی ناکرێت. پارتیش ئەوێ 12 کورسیەکەی پەرلەمان وەربگرێتەوە کۆتاکان. پارتی بەبێ ئەوە ئامادە نییە چی هەڵبژاردنەوە خۆشەویستان لەمەری ببیستن. پارتی مەسعود بازرگانی بە هەموو توانەوە کارەکە لە کۆمیسیۆن لە دادگای فیدراڵی کە ئەو کورسیانە 12-15 چەندێ کۆتاکان بهێنێتەوە ناویارەکە بۆ خۆی وەکو جاران. پارتی ئەماکە زەحمەتە پارتی لەم قۆناغەیە ئەگەر ئەوە جێبەجێنەکە بچێتەوە ناو مەسایلی هەڵبژاردن. بەڵام ئەگەر ئەو 12 کورسی بوو 15 چەندێ ئەگەر ئەوەی کۆتاکان بێتەوە ئەو کاتە ڕەنگە هەڵبژاردنەکە بکرێ بەڕاستی. ئەگینا من خۆم عقلم نایبڕێ جایتر نازانم ئەکرێ ناکرێت. بەهەرحاڵ خۆشەویستان ئەمە ڕائەکانی من بوو. ئایا ئەم ڕائانەی من خراپە؟
اینجا مادەی هۆشبەر خۆشەویستە وەڵڵاهی خۆشەویستان یەک دنیا بابەتم لەلای ئێستا نامێت زۆر خۆبی لاکەم کە هەموو قسەکان بکەم بۆ هەڵێگرم بۆ لایڤێکی تر کە لەسەر ئەوانە قسە باسی خۆم بکەم بەڵام ئەمە کۆمەڵە ڕاستی بوو کە پێم وتن یەکێتی هەرچێکی بەسەر بێ خۆت مەسئولی بەڕاستی هەرچێکی بەسەر بێت تەواو خۆت ئەوە هەڵبژاردووە کاکیشە هیچ کەسێکیش پیاوی پارتی نییە کەسیش لەگەڵ پارتی ڕێکوتنی نەکردەوە بەرمیزانی بە ئازایەتی خۆی ئیکات تۆش بڕۆبی کە زەحمەت نەبی بۆچی نەکردو کاکە نایکەنیەوە چونکە بۆ لەبەروی ئەوە سیاسەت ناکەن کاکیشە من هیوادارم کە لاهوری شەرجەگی تەقڵتان پێ لێ نایەت بەڕاستی چونکە ئەو کابرای بەخوا زۆر مارە دیارە زۆر مادیارە ناسم زۆر لە جوڵ و حرەکەتایە یعنی منطقی تیان لێ کاکە دوێنێ پێرە بەیانەکەی لە بەغا بووە هین شاوەکەی لە بەغا بووە هاتوو بۆ سەر گۆڕەکەی ئەو کوڕی کە ئەویش کوژرا بەخوا کوڕەکەی عەلی شامە ئەڵێم سیارە وایلاتە بەڵام بەخوا من تۆمای کوشتیانەویش هاتووە بۆ ئەوێ ئێوارەکەی شۆتەوە بۆ هین بۆ بەیانە شۆتەوە بۆ بادینەر کاکە ئەو فعال ئەو بەڕاستی هەسوڕانە ئەو فعال بوونە کاکە چۆن جددیە یعنی لە کارەکانی خۆیان بەڵام هەموو ئەمە مەکرد تۆهمەکاری کاکەجێ بەخوا ئەوە نایخۆ کەسیش باڵتە پێ ناکا بەڕاستی لەبەرەوە خۆزگە ئێوە یەکێتی عاقڵ بوونایە یەکێتێکی یەکگرتوو بوونایە دز و گەندەڵ نەبوونایە خزمەتان بۆ شارە و بۆ ناوچەیە بکردایە وەڵڵاهی خۆشەویستان 100 جارە وتووە قەسەم بەخوا حەزمە کرد شانازیم بە یەکێتیەوە کردایە بەخوا قەسەم حەزمە کرد ئەو یەکێتیە ئەو نە حیزبێکی پاک و جوان و جوامێر و دەستپاک و ئەوە بواە من شانازیم پێوە کردایە بەس کەوان قڕشێکم بەسەری خۆمان کاک باسی پارتیش مەکەن بڵێن پارتیوانم بابەتن هاتی سەلایمان هەیە بڵێ ئارا مەحمەد پیاوی پارتیە ئارا مەحمەد پیاوی پارتیە پیاوی پارتی والله کەرەکەم پارتی بێ لە جیاتی سمی گوێی ناڵەکەم باشە کاکە تو ئێوە عەقڵتان لەکوێیە کاکە کورە عیب کاکە تۆزێ پیاو بن ئەوە ئارا مەحمەد نییە ئێوە بتوانن بیخەنە خزمەتی خۆتانە بەش دک شەڕی بنەماڵی بازرگانیەکەن بەڵام لە یەک لایڤمانیە من کە پەرلەمانی بنەماڵی بازرگانیش من دەبێت چونکە من پێم وایە یعنی ئەمە قسەی ئەوەڵ و ئاخرمە ڕەگی خیانەت لە مێژووی کووردا لە ساڵی 60ەکانەوە بنەماڵی بازرگانیە ئەمە ڕەگی خیانەتە بەڕاستی هەتا ئەم ڕەگی خیانەتە کە بنەماڵی بازرگانیە نەبڕێت وەکو سەرەتان باش نییە نەبڕێ فڕن نەدرێ قەسەم بخوا کورد بە ئاوات و ئامانجەکانی خۆی ناگات ئەمە هەموو کەسێ پێویستە لە ماڵەکەیە بینوسێ هەڵی واسێ وەکو چۆن مەنزەرەی هەڵەواسی سوێن بخوا هەتا بنەماڵی بازانی مابێ لەسەر ئەو باشووری کوردستانە یا لە هەر شەوەی کوردستانە قەسەم بخوا کورد دەستی بە ئاوات و ئامانجەکانی خۆی ناگات باش بەڕاستی بزان بەڵام بەداخەوە لە ساڵی 60ەکانەوە ئەم یەکێتی نیشتیمانیە بووە بەدار شەقی بن هەنگڵی بنەماڵی بازانی بەو پارتی یەشتۆتەوە ئەمە بۆ خۆی کاساتەکەیە سوێن بخوا لە ساڵ 67 ئەوەی کە ئەم پارتیە ماوەتەوە خەتایەکێتیە والله ئەم یەکێتیە درۆ ئەکان لەگەڵ خەڵکا خۆشەویستان ئەم یەکێتیە خۆی لەسەرەوە لەگەڵ بنەماڵی بازانیان ڕێکە لە ژێری شەوە کۆمەڵێک کە جەرەوگوژەی هانەدا بۆ شەڕی پارتی یەکێتی تەنها بۆ مانەوەی خۆیان بۆی ئێنەرژی بن بە یەکتر و تەواو لەمە بەدەر نییە ئیتر من قسەیش ناکەم هەتا کاتێک گرێمەوە خزمەتان بخواتان ئەسپێرم بۆ کۆمەڵی بابەتی تر شەو شۆگاتان خۆش بێ